ئەزیزان و خۆشەویستانی دەستگای میدیایی گەڕیان جۆگران و بیسەرانی پەیج و ڕادیۆی میلی گەڕیان ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد بێ هاتینەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ ئینشەڵا خوای گەورە بە بەرەکەت و بە ڕەحمەت و بە نیعمەتی خۆی بەسەرمان کاتەوە دوورمان خا لە پەتا و ڤایرۆسی کۆمەڵایەتی و ئابووری و تەندروستی و هەموو ئەو پەتایانەی تر کە ڕوبەڕوومانە بنەوە دوورمان خاتەوە خوای گەورە لە خەمۆچی دڵمان خۆش بێ ئاسوودە بین ئارام بین ئێوارە لەسەر سفرەی ماڵی خۆمان هەموو خێزانەکە بە یەکەوە کۆبینەوە چونکە سفرەی ئێواران باوک تایە ئامادەیە ئامادەبوونی باوک لەگەڵ ڕەحمەت و بەرەکەتی خوایە یەک شتە لەسەر سفرەکە خوای گەورە بڵاومان نەکاتەوە خوای گەورە ڕەحممان پێ بکا بە ڕەحمەتی خۆی بمان قاتەوە سەر ڕێگە ڕاستەکەی خۆمان بمان قاتەوە سەر ئەو ڕێگایی کە لە ئاداب و کە لە عادەتی بەرزی کوردەواریە هەمان بوو کە باو باپیرانمان چەندین ئامۆژگاری باشی بۆ جێهێشتین بۆی ژیانێکی خۆش بەسەر بەرین ڕێزگرتن لە یەکتری یەکتر خۆشویستن بگەڕینەوە بۆ دادە و کاکە بگەڕینەوە بۆ بابە و بۆ ڕیسپیەکانمان و بۆ سەرپۆشتپیەکانمان و بۆ دایە و بۆ دایەخانەکانمان بگەڕینەوە بۆ دەمەتەقێ و بۆ قسەی خۆش و بۆ دراوسەتی و بۆ خزمایەتی و بگەڕینەوە بۆ عاداتی بەرزی عەشایری خۆمان عەزیزان و خۆشەویستانم هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ دەمەتەقێ لەگەڵ عەریف حەمەتاڵ دەمەتەقێ لەگەڵ عەریف حەمەتاڵ بە هاوکاری کۆمپانیای ئاوی سلێمانی ئاوی سلێمانی تاکە کۆمپانیایە لە هەموو عێراقا کە خاوەنی 7 شەهادەی عالەمیە بەتەنیا لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا 3 شەهادەی بەرز و بەڕێزی هێناوە و پاشان چۆتە وڵاتی ئاسیا و قاڕی ئاسیا و لە ئیماراتی عەرەبی یەکگرتووش 2 شەهادەی بەرز و بەڕێزی بەدوای یەکا هێناوە و پاشان چۆتە قاڕی ئەوروپا لە ئەوروپاش لە سوید شەهادەیەکی بەرز و بەڕێزی هێناوە و لە نەرویجیش بە هەمان شێوە شەهادەیەکی زۆر بەرز و بەڕێزی هێناوە و ئێستا ئاوی سلێمانی وەک براندێکی عالەمی لە لەندەن لە سوید لە دوبەی ئامادەی هەیە شان بەشانی براندە عالەمیەکانی تر ئاوی سلێمانی قنجوقیت سەربەرزانە تەڕ و پارا و فێنک وەستاوە شان بەشانی براندەکان بابێنە سەر دلیڤەریەکەی ئاوی سلێمانی دلیڤەریەکەی ئاوی سلێمانی لەبەرەوەی کۆمەڵی گەنجی خواناسی کاسبکاری خوێنگەرم لەسەرین دلیڤەریەکی زۆر چوس و چالاکە خوای گەورە یارمەتیان با ئینشەڵڵا تۆ تەنها تەلەفۆنەکەی بۆ 0 1970 لە ماوەی چەند دەقیقەیەکە چەند بەڕادە بوێت چەند کێسێ بوێت چەند کارتۆنێ بوێ لە ماوەی چەند دەقیقەیەکە ئەگا بە شوێنەکەی خۆ بەبێ بەرامبەر ئەم دلیڤەری ئاوی سلێمانی تەنها و تەنها بۆ خزمەتی خەڵکی کوردستان دانراوە بەبێ بەرامبەر دانراوە تۆ 1 سنتی نایتێ هەندێک جار ئەوەی دلیڤەریەکەی ئاوی سلێمانی بۆ دێنێ هەرزانتر ئەکەوێتەوە وەک لە مارکێتەکان چکە ئەوان لەبەرەوەی ستافێکی خواناسن بە پێی ڕۆژ شتەکان ئەفرۆشن بۆیە عەزیزان هەرچەنێ ئاوتان ویست تەلەفۆنکەن بۆ 0 1970 لە ماوەی چەند دەقیقەیەکە لە شوقەکە و لە قاتی چەند بێ ئەگا بەدەسێ با مامۆستا خەلیل لەبەری فری نییە برادران با مامۆستا خەلیل وەرگرین یەکسەر بۆی زۆر وەحدە وشتی لێ نەڕوازەرە نەین لە کەس مامۆستا خەلیل گیان سڵاوی خوای گەورەتان لێبێ لە کاک حەمەتاڵ و لە هەموو کارمەندان و لە هەموو بیسەرێکی بەڕێ سڵاوی خوای گەورە لە جەنابیشی بێ یاخوا بەخێر بێستە سەر و سەر چاومان کاک حەمەتاڵ بۆنەی کرد دەرگای قوتابخانەکانەوە ئیمڕۆ چینە خزمەتی چەند ئاەتی پیرۆز پێغەمبەر سڵاو دەربارەی سیە کەشەنی قساتی بچن باڵێ فەرموو مامۆستا لە خزمەتین خوای گەورە پیرۆزە الله الرحمن ربي علما يعني داوا بکە خوای گەورە چیمان زیاد خوایەتێک زیاد کەی خوایە هەوڵمان کرد بتوانی هەوڵ زانستیە بکەنە زانستی ئاوە باتێ مامۆستا خەلیل عەزیەت نەبێ شوێنەکە و تۆزێ بگۆڕە شەوەکە و تەواو نییە سەباو نییە بەڵێ ئیستا چۆ زۆر بێ عەیبە بەڵێ بەڵێ
فيروزة. بسم الله الرحمن الرحيم. ربي علما يعني إنسان دابا وايقو خوايا زان زيادكي خوايا تقيبمان داكي خوايا جان روبمان جاب خطاتي كان من كتاكتا وخانك سوا أول بدن بسيا زيادة روجان بسيان عامة بكر بەڵێ خواهي قولة لأخوة يستوي الذين يعلمون الذين لا يعلمون تاكو تاي هر إنسان شارزاو أناو وكو يقول كان أوي كنا يبشن زان قرية هلكي زيادة خواهي قولة ربانا إذا توفق كسيكا حتى يبشن زان قرية يشوحيش أول زور خوش خواهي قولة زۆر ڕاستە بله یک سوره قلم نرد وارو كسوره أمانة في بلاو قلم ونت واي جودة بەڵێ ڕاستە في غمص صلى الله عليه وسلم علم من المهد والعلم فريق كل مسلم ومسلمة في بيوي ثاني وماني عافية وماني فيها وحبيبك فيها بقريب أنا بيوتسان بل أول مسلم دائما هول بوشي بنرغ بدع بەڵێ ڕاستە بله خويا لا شر كانت يسمى صعب صلى الله عليه وسلم في غمصة هديك لنا فلمسلم يدي خندق عزاد يعني أمانة هي لا يمسلم زان في صلى الله عليه وسلم أمني بقى زاني و تقصاد يخش في مستكمل جات الهول بدن وخندنا يعني بەڵێ ڕاستە تناند رولنا ناو كان خويا أنا ماشي ناو دنيا وعاشر كان بو كسانك شلون زانسي أقرنو زانتيكو أكنو جال بر إنساني زانا زور قبره بخوشوي سكتشفان أبي زيادة هو من أو وكم أم قصاب كان درجة قصاب كان كلاو تو ياسر بدن مامۆستا گیان دەست و چاو خۆش بێ خێرە بنووسی یاخوا توتوبي بغبي ويتا أخو أخو ولا سەرسەرم مامۆستا خەلیجان خوا حەفیزە بێ یاخوا ئازیزان و خۆشەویستانم لەخوا بەزیاد بە ڤایبەرەکەشمان باش بۆتەوە عیبی نیە ئێستا ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و کوردستان ئەتوانن ڤایبەرەکە بەکاربێنن بفەرمونون پەیوەندی بکەن بە ناوخۆیەکەمانەوە بە 1970 471 52 64 هەروەها لە ڕێی ڤایبەرەکەمانەوە بە 1950 727 85 35 هەروەها لە ڕێی وەتس ئەپەوە بە 1970 891 75 75 لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستابی. بەڵێ ئازیزان و خۆشەویستان ئێستا ئێمە لە وەرزی پاییزین وەرزی پاییز معلومی جەنابتانەکە بەرەو شەوی درێژەچین شەوی درێژیش بەڕاستی ساڵی ساڵان خەڵک و دەرودراوسی و خزم بەدەمەتەقەی بردویانەتە سەر چکە شەوی درێژی پاییز بەدەمەتەقەی نەبێ بە میوانناری نەبێ بە هات و چۆ نەبێ بە دراوسێتی نەبێ بە خزمایەتی نەبێ تووشی جۆرێک لە خەمۆکیمانەکە ئەبێ ئێمە ئاگاداری خۆمان بین لەو خەمۆکی خۆمان پارێزین چۆن خۆمانە پارێزین پشتەکەی نەماڵی دنیا پشتەکەینە پارە و ئاڵتون و سیارە و خان و ئەم شتانە ڕۆکەی لە چی ڕۆکەی نە دراوسێتی خزمایەتی ڕۆکەی نە تێکەڵی داگاشم حەسەن لەکوێی لێوان کۆیی لەکوێی بۆ کۆمێن ئەیژیا ڕێوان لە خاڵۆی ڕێبوار ئەی گیان لە خاڵۆی ڕێبوارە ئەو سەردەمە سیارە نەبوو
کاڵی ڕێبوار چەند عەزیز بوو. با بچینە لای پەیوەندێکی تر دڵ و دەروونمان ئارام کاتەوە. وەسا سەربەست چۆنی قوربان یاخوا بە خێر بێی سەر و سەرچاو سەر و چاو خۆش بێ کاکە سڵاو ڕێزم بۆ کاک ڕێباز و بۆ کاک هادی خۆت و کاک جەزای ساز و هەموو ستافی ڕادیۆی گەڕیان و وەسڵاو ڕێزیشم بۆ ئەم بەڕێزانە بۆ مامۆستا عومەر و کاک هاشم حەسەن و کاک ئاری کەمال و دایکی هەزاڵ و دایکی میران و باوکی شکار و ئیتر بەخوا ناوی ئەوانی کەم هەمووی ئیتر بۆ لەبەر ناکرێ بە ناوی ئەوانیشەوە سڵاوی خۆی گەورە لە جەنابیشی بێ و یاخوا بە خێر بێی چاو دڵمان ڕوون ڕوون بێ کاک هەدیجان من لە وعدی ئەوم بەدایکی هەرزاڵاتم شێرێکی دوور و درێژم هەیە هیدایک لە بریتی هەموو پەنجی پێشینان و تێی بە نرخ و پۆمەڵێشت ئەم شێرە دوور و درێژە خوێندنەوە کۆتایی بە پەیوەندێکەمە هێن بەڵێ قوربان ئاگایار بین و منش ئاگاداری ئەو وعدەم بەڵێ ئەمە زیاتر دایکی هەزاڵخان پێی خۆ دایکی کاک هەزاڵ پێی خۆ دایکی کاک هەزاڵ پێی خۆش بوو کە ئەمەی بۆ خوێنەوە بەڵێ ڕاستە باش ئەڵێ ئازیز هەتا دایکت ماوە هەتا ڕووی وەرنەسەرخاوە سەد جار ببە بە قوربانی پێشکەشی کە هەرچی توانی پول و پارە بۆچی باشە ئەگەر نەیدی بە دەرمان و بە چاویلکە و بە گۆچانی بە گۆشت و میوە و ئاو نانی نەکەی ئامان بە گەوزێتی و بە نەزانی ملت بادەی لە فەرمانی باڵی میهرەبانی ڕاکە بە قاچی بنێتەبانی گیانی شیرینی شیداکەی ئەوە تەواو نابێت قەرزەکانی شوێنی خۆتت لێ تێک نەچێ ئەگەر شوانی ئەگەر خانی وای لە لای پێڵاوەکانی بەهەش لەژێر پێی دایکە مەگەر نەتبیستۆ نایزانی بڵێ دایکە ئازیزەکەم گەزی زەیدەم پایزەکەم پێم پیا بنێ ڕێگام پردم دەستت دەگرم وەک چۆن دوێنێ دەستت گرتم بە کۆڵ سەد جار هەڵت ئەگرم وەک بە باوەش هەڵت گرتم خزمەتکارم وەک چۆن تۆ خزمەتت کردم من نەو نەمامەکەی زووتم کۆرپەی بەشیر گۆش کردوتم گەر خوا نەکا بتڕەنجێنم کە لە پووتم مردوویەکی ناو تابوتم بڵێ دایکە ئازیزەکەم بەڕووی تۆدا هەڵناشاخێم پەروەردەی ئەو دینە پاکەم دایکە داری پڕبەرمی تابات و هەم سێبەرمی ڕەز و باق و دێبەرمی تۆ تاجی و لەسەر سەرمی وەسێتی پێغەمبەرمی بۆ ساغی و ناساغی ئیمان پێوەرمی با بزانی ئەو دارە تۆ وەچەی ئەوی نەکەی قسەی پێ ببڕی نەکەی لە ڕێ پێشی گەوی پەرۆژ بە بۆ ڕۆژ و شەوی بۆ نان و جل و جێی خەوی ئەگەر گەورەی ئەگەر لاوی وا نەزانی قارچێکی هەڵتۆقاوی نۆ مانگ بە سک هەڵگیراوی بە کسبەی ژان دانراوی بە شیری ئەو گۆشکراوی هەزاران جار داپۆشراوی نەکەی پێی بڵێ چاویلکەی وەیدایە تۆ چەند داماوی ئەو داماو بێت تۆ داماوی داوەشاوی ئەو بڕەنجێ تۆ لای خوا و خەڵق بەدناوی هەر بەڵێ بەسەر چاوت بێ هەر دایەگیانی پێبێژی گەروا نەکەی خوا نەخواستە داخی خۆتی پێبڕێژی باخی دینت ئەسووتێنی بەخوا وەزیریش بیت جێژی هەتا ماوە قوربانی بە سەد جار باڵاگەردانی بە خزمەتکاری ژیانی بە نەکوو لە پاش مەزنی شین و زاری و باسکردنی قوربانی و حەج بۆکردنی هاکا قەدەر دەرفەتی لە دەست دەرکردی وەک من بێدایشی کردی هیوادارم بە دڵی هەموو لایەک بێت زۆر جوانە زۆر جوانە ئەی ژیان ئەی تشتێکی وا جوانم نەدۆزیەوە لەسەر دایک لەوە جوانتر بێت زۆر جوانە وەسا سەر زۆر عەجایب بوو منە کاس کرد کاس ڕۆحی من کاتێکی خۆش ڕۆم لایە سەرسەرم ڕۆحی من باقشکەینە ماڵی دنیا باڕووکەینە دایە و دادە و
کاکە محەممەد دەڵێ سلااو لە کاکادی بەڕێز ماڵەکە ئاوێ کاک محەممەد گیان لێوانەکەم تەنکە و باریەکەم ئەڵێ سلااو لە مامی ئازیز و شیرین و مامادی گیان سلااو لە کاکە ڕێبازی گیان دیمانەتان بەخێر ماڵەکە ئاوێ هەر کاکە محەممەد دەفەرمێ بەداخەوە خەریکە سفرە و خێزان لێک ئەترازێنن بە ناوی دانانی یاساوە خەریکە ڕێز و حرمەت لە نێوان برا و خوشک و دایک و باوک نایەڵن داواکارم ئێوەی هونەرمەندان بە کارەکانتان ڕێگری لەو کارە ناشرینانە بگرن کاکە محەممەد من یەک جوملم هەیە بۆ ئەم مەوزوعە من لاسایی باوکمەکەمەوە خوشکەکەشم ئەگەر خوشک بێ ئەبێ لاسایی دایکم کاتەوە ترمە علاقی دەرەوەم چییە چی هەیە چی نییە من باوکم چۆن ژیاوە منیش واژی دایکیشم چۆن ژیاوە خوشکەکەم ئەبێ وابژی هەر کامێکمان ئەمە نەکەین بەر هەڵەی ژیانەکەوین لێوانەکەم هەڵەیە مامە گیان ئەی یاخوا بەخێر بێ لێوانەکە مەڵێ هاتم چۆنن توخوا ئەی ژیان ڕێبا چی یا ئەڵڵا بە قورعان قەیسی و کشمش و مای چۆشتەکەی دای پێزاڵ ژیان لەو سەمفۆنیە ئەو چییە سبحان بويا مدياري ولاد محمد هيني لو زيادة سبحان بويا واني جان يا ونو من سيمات مقرواي رحيم لك خوضاني كونيمات مقرواي رحيم جان خوضاني كونيمات الله لو آوازة لو دنگا لو گۆرانیە داچی هەرزاڵ یان لە هەرمێ شیرینتر لە ئاویکانی و ڕووبارەکان سازگارتر و خۆشتر لە بۆنی گوڵاڵە و مێخەک و هەڵاڵە شیرینتر لە شەماڵ جوانتر لە گوڵق و پۆپی گەڵاو دارەکانی کوردستان جوانتر بڵاو دێ بۆ ئێوە پێشکەشکان بۆ کاکە ڕێبار بیگوڵ و بۆ کاکە جەرزا و بۆ کاکە حەمەی لە هەنین شیرینتر یاخوا بەخێر بێ دایە گیان ئێمە نەعلەکان ئەخینە سەر چاومان کە جۆمان لە دەنگە ئەبێ دڵمانەکرێتەوە لێش لە حەدم لێ ئێوە پڕێکی ئازیزی خۆشویستیە ئەنجا دایە گیان ئیتر وەختی ئەوەیە شەوی درێژی پاییز بە دەمەتەقێ و بە دراوسەتی و بە خزمایەتی بەسەربەرین کاکە حەمە دەناشکی خوانە دە هیچی دەماوە زانی باشە خۆتوانی بیجێڕینەوە بەدەست خۆمان نییە بۆ خوا کاکە حەمە شتێکە دەمیشان بۆ باسکەم بەڵێ من ئێستا خۆم بەتەنیا لە شوقەیەکان ڕاستە پێشەوە لە ماڵی کوڕەکەم بەو خوا زانێت چی ڕێز گیانی خۆت ئاسایی کیان بۆ من کردووە خواخوام بوو مێمەوە هێلانەکەی خۆم خۆی هەر کەسە لەسەر دۆشەشی خۆی ئیستراحەت دەکا ئەوە ڕاستە ئەزانی فێری تەنیایی بووین هەر کەسە و خۆماڵەکەی جاران نەماوە پاز دەکەس لەسەر قسەکە دانیش ئەگەر تۆ شۆبایەکیشیان خواردایە ئێستا هیچ نەماوە بەڕاستی ڕۆشت بنیایم کام شتەی خۆی تامی نەماوە لە دەمدا دایژان نەتیجەی ئەوەیە ئێمە وامانزانی ئەگەر پارەمان پێ بێ ئیتر هیچ کێشەیەکمان نییە بەڵێ پارە ئەساسە بەڵام بەڕاستی دایکی هەرزاڵ هیچی ئەگا بەو دەمەتەقێ و خزمایەتی و دراوسەیەتی و کۆبوونەوەی ساڵی ساڵان بڕوا ئەکەی لە کۆڵانێکا بێ لە گەڕێکی کانێسکانی من کانێسکانی تۆ کانێسکانی یا سەرشەقامیت نانە من کانێسکانی دە باوەڕێ بێت تا ئێستا وزانی و سەرشەقامیت ئەلۆ کۆنەکە ئەزانم لاهین لای گەراژی پاسەکانەوە بەڵێ ئەوە ماڵی ئێمە بوو لە پشتەوە وەختی خۆی کۆمپانیای مانزیخانەی کۆن بووە ئەوە ڕازەکەی دیدن نییە ئەوە ئێمە نایەوە زۆر مانزیخانەی کۆن بوو ئێمە لە پشت ئەو ئێوە بوو کاتەی مەولەوی مزگەوتی مەولەوی ئەوان هەمووی لای ئێمەوە بوون
حەدیقەی شەعب ئەو توانەی حەدیقەکە هەمووی دەلالەتی بوو بەدەستمانەوە. دایکی هەرزاڵ هین دراوسێتان بووە ئەوەی کە ڕۆڵی ئەبوو ئەرکانی بینی لە گەردەلول ماڵی خایرجەلالی ئەکتەر بەڵێ بەڵێ ئەوانش ماڵیان لەو کۆڵانەیە بوو. بەڵێ 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 دایکی قوربانێ دەمی زۆر زۆر سڵاوم هەیە بەڕاستی ئەو شعرەی ئەستا سەربەست دەردی لێەوە بۆ ساڵەکانی نازانم کرد خەریب دەستکە بەیان نابێ دایکی هەرزاڵ هیچ خۆشم لەو سەردەمانەیە هیچ کەس بێ میوانە بوو یۆ بگرا دایکم لە بۆ خۆم دایکم لە دیوە بەڕاستی زۆر تەسیری پێکردن یعنی تۆ دایکم لە دیوە خۆ دایکی خۆتت نەدیوە؟ ناوەڵڵا زۆر پێکردن زۆر زۆر بەڕاستی دەستەکانی خۆش بێ یخوا هەمیشە دەمی بە شعری قەڵەمی دروست دەبێ خوای گەورە ئەو پڕە جوانە خۆشەویستەمان هەموو کاتێ ئەو شعرە خۆشانەمان بۆ ئەی دایکی هەرزاڵ ئەی دایکی دووەمت چۆن بوو لەگەڵتانە؟ وڵام باش بوو ماڵی ئەوە ماڵی ناوەڵاویش تقریبەن وە شەش مانگێکە عەمری پای کردە بەڕاستی یعنی بەقە دایکی خۆم بۆی بەفەرۆش بوو خۆ عەفویان کە یاخۆ ئارە وەڵڵا وەڵای باوکم ئەڵێم عمرێکەیەت و ئەڕوا وا چاکە ڕوو بکەینە خوا هەکا ئەم عمرە هەریەت و ئەڕوا وا چاکە ڕوو بکەینە دەمەتەقی و قسەی خۆش و واز لەم ماڵی دنیا و پارۆمارێ بێنین ئارە بەخوا ئینشاءالله ڕاستی داچی محەممەد ئەمەریکا ئەو بۆ وەرگتم نازانم چی لە داچی محەممەد بکەین کە ئەمەنە دڵسۆزان کە ئەمەنە کۆشەوان بە تەحریمبانەکە بە موبایل قسەی خۆش ئیسای ئەو بۆ بن بۆم وەرگگیە ئەنجا دوای تۆش دایکی میرانە خوا ئارە وەڵا ئەو باهینی شەقفاز وەریگرن بەڵێ خواهم هەیە بۆ هەموو لای بۆ داکی میران بۆ داکی محەممەد بۆ مامەستا عومەر بەخوای سەڵاو قەیسێ ئاخوا بۆ ما ئۆستا سەربەستی بە ڕێز و خۆشەویست زۆر 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 هەردوو تاوی نازەکەم ڕێزێکی تایبەتینە دوایش گۆرانەکەی ئەتامان بۆ لێ و پێشکەش یەکەم بە ئۆستا سەربەست و هەموو جۆگرە خۆشەویستەکانی ناسەی گوڵ و عەیار و بالێم عازیز دەبن ئەوە ڕووناکانی نەوتەکە دیار نییە ئاخر ڕووناخان حەقێتی دیار نییە ئێمە ناتوانین لێرە نۆرمەڵدانین ڕووناخانیش بە نۆرمەڵ نەبێ ناتوانێ وەرمانگرێ بزانم دایکی محەممەد بە دایکی محەممەد وەری ناگرین ئەگەر هەوەسی بێ خۆ کۆڕەکە 6,000 کڕێ ئەویش خۆشی بەبەستی نییە هەر باسی نەوتەکەکە وەڵا دایکی هەرزاڵ وەختی نەوتەکەش هاتووە باسیکەیت ئەی باشە بۆچی کۆڕەکێ کۆڕەکەمێکی کۆڕی بخوا بە 6,000 ئیشەڵا پەیوەندیمان جان بڕاکەی سێ ڕەقەمم هەیە کۆڕەکێکم هەیە ئاسایەکی کۆنم هەیە ئەم پریشم هەیە ڕاستە فەرمووی نایشەڵا بەم سوالە گوێمان لە دڵ نییە بێ دنیاوە نایە دەی با داکی بیران وەختەی لێ نەڕوا دە باشە باکی شەو بگری دەی سەر چاوم هەیە ساریان نازەکەم هەرزاڵێ براکەم هەرزاڵێ هەرزاڵ سەترە لە ماوەڵێ هەرزاڵ سەترە لە ماوەڵێ دایکی میران گیان بەخشتانێتم یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم چاوە خۆش بێ و چاوە نەیە سێ قوربانی چاوە بم زۆر زۆر ڕێزم هەیە بۆ هەموو کارمەندان بۆ کاک ڕێباز بۆ کاک ئەوەی سێ شعرەکەی ناوەکەم لەبیر چوو وەسا سەربەست وەسا سەربەست بۆ هەرچی جۆی لە دەرمە بەبێ جیاوازی دایکی میران جان ڕادیۆکە تۆزە کسکە ڕێزم هەیە بۆ هەمووان ڕادیۆکە تۆزە کسکە عەزیێت نەبێ ئەو ڕادیۆکە هەر ناشم هەرد خۆش بێ ئەڵێم ئیتر پاییز ها و شەوی درێژ ها و شەوی دەمەتەقێ و قسەی خۆش و خواردنی خۆش و نەوسنیە ئەرێ بەخوا نەود نییە و ئەمجا دابنسی مەگەر بە قسەی خۆش و مەگە بەهێن و ئەمجا وەکو جاران هاتو چۆتە نەماوە و ئیتر ئەبێ خۆمان کاری بکەین ئەو هاتوچەیە ئەگەر ناز بێ ئەبێ خۆمان وردە و دەکۆیان کەینەوە منی ژواڵێ ماڵم با لە سفرە و دەست پێ بکەینەوە خۆی هیچمان زەرەر نەکردووە با لە سفرەوە دەست پێ بکەینەوە لە هەموو شت چاکرا ئیسا ئەو ئەوی ناوێ من 3,000 تۆماڵەکەی هەرداکە بادێت بۆ نەیەت هیچ
ئەو بێت وەڵا بابە ئیتر ئەم وەرزە وەرزی دەمەتەقی و قسەی خۆش و خواردنی خۆش و سفرەی ئێواران و دانێتی چایەکی جوان خەوز لێ ئەنێن و سلۆ برنجێکی قەیسی جوان لێ ئەنێن و ئەڕازێنینەوە هەموو دەست و ئەحباب دەروی دراوتی و قمەندا بنیسین ئەزانی چەند خۆشە ئەوە هەموو دنیایەنی لە دوێ منە ئیتر نەپارە و نەپور و نەسەگۆت و نەستامان پول لێ نایەنێ بە قەبری باوکم هەموو پارۆپولی دنیا یەک منجەڵی فافۆنی قوپاوی برنج و لەتکەنۆکی کوردی و کشمیش و لەگەڵ پارچەیەک لە گۆشتی بەرخ ئەی ژیان خەکە ئەنجا دابنێ لەسەر قەیسیەکە دابنێ ئەنجا برنجی کوردی دابنێ ئەنجا فۆنڤۆ ماستاوەکە دابنێ دۆکە دابنێ هەڵی قڕێنە ئەنجازدان چتامەکە منظەرەیەکی هەیە کەواتە بە بۆنی ئەو قەیسی و کشمیش و گۆشتۆ بزانین ڕێبات چیمان پێ ئەی ژیان ئەی ژیان ئەی ژیان یاژی میران ژیان یاخوا لە خۆشیە بیت لە قەیسی و کشمیش و گۆشتی بەرخابی ئەرێ بەخوا لەگەڵ ئێوە سا لەگەڵ جەماعەتە هەموویان دەبێت جیاوازی هەموو لەسەر سفرە حاضرن لەگەڵمانە ئەوە خۆشیەکەیە ئەوە ژیانێکی خۆشە بە دوو قسەی خۆشی دوو پێکەنی و ئەم خەمون خەفەت و مسکی لە بەڵامسی دەدات هەمووی لاکێ لە سەرمان خوایە ئەوەمانەیە سەڵا لە دنیا دایکی میرانجان هەر کاتێ ڕوومان کردە دەمەتەقی و قسەی خۆش و پشتمان کردە ماڵی دنیا یەک عیبمان نامێنێ ئەستەمدلله ئەستەمدلله مێدانی کوڕمتی دای ئەیبێنم هەموو دارێ بێنم ئەوتم وەختێ لەگەڵ ناکێت بەخوا دایە لە ڕوو نایە ئەوی بەخۆ زۆر بێنە بەدەکی سەدا لەو ناوە کۆرە میرانجان برازامە قوربانم قوربان ڕۆحی ئێمە چاوی ئێمە دڵی ئێمە نعلەکە خەمە سەرسەرم دایکی میرانجان ڕۆحی منی کاک جەزا ئەحمەد ئەڵێ خۆزگەم گەنم بە شەکر و ڕۆن بەچا دەگەڕایەوە ئیتر پارەش باوی نمێنێ کاک محەممەد خەراجانی کاک محەممەدجان وەڵڵاهی چی بکەین لێوان خان ئەڵێ ئیلاهی هێندە خۆشببختیم پێ ئیلاهی هێندە خۆشببختیم پێمە بەخشە غروریم و لە یادت بکە هێندەش ئازارم پێمە بەخشە لە بیرتکە لێوان خان ئەم کۆمنتی جەنابە بە باشی نهاتەوە بۆ من لای من تێکەڵاو بووە کاک محەممەد دەفەرمێ زۆرم لە کتێبەکانی دنیا خوێندەوە پێناسی دایکم تیان نەدۆزیەوە جوانترین وەسف کە کراوە ئەوەیە بەهەش لە ژێر پێی دایکدانراوە لێوانەکە مەڵێ لە ژیانمدا کورتترین پەیوەندیم لەگەڵ ئەو کەسانەدا بوو کە دەمویست تا کۆتایی تەمەنم لەگەڵیاندا بژیم جوانە ئەمە قسەی چارلی چاپلنە لێوانجان ئەو کۆمنتی ترمان بۆ دووبارە کە ڕۆز پاس دەکەین بەڵێ داوای پەیوەندیەکانیان کردەوە عەزیزان ناوخۆیەکە 0 ئەلو ئەم کاتت باسقی باشی مام محەممەدتاڵ ئەحواڵت چۆنە یاخوا بەخێر بێ کچە جوانەکەم تۆ چۆنی ئەحواڵت چۆنە هەولێرەکەم چۆنە لە خوای بە زیاد بێ مام محەممەدتاڵ زۆر باشین هیوادارم تۆ کاک ڕێباز و تەواوی هاوڕێیان مام محەممەدتاڵ وەڵا پەرژینەکە مەر کەسێ سەبر و قەناعەتی لە دەست نایابێ عیبی نییە ئەرێ وەڵڵە مام محەممەدتاڵ بەڕاستە ماگە قەناعەتمان هەبی عیبمانێ بەڕاستیش هیوادارم هەم کەس سەبر قەناعەتی هەبی مام محەممەدتاڵ بەڕاستی تا دەخۆشیتانی دەکەم کە ڤایبەرەکەتان چا کرد وەڵا لەخوا بەزیابێ پەرژینەکەم هەر دڵمان لای تۆ بوو ناویشم بردی تم گلەیمان لێ نەکەی ڤایبەرەکەمان تەواو نییە
نەگلێتانێک بەڕاستی ئەمن ئەوێ ڕۆژێ پەیوەندیم کرد 5 دقه لە خەت بم وحدە هەڵی خلاص نەما گوتمە وزارەتە ڤایبەریتانەکەنەوە پەیوەندی ناکەم بەڕاستی یعنی مام هەمەتاڵ بە ڤایبەری قەزدەکەی سەحاتێک لە خەدی مشکلت نییە یعنی ڤایبەرەکە زۆر باشە بەڵێ زۆر ڕاستە بەڕاستی هیوادارم هاوڕێنی پاش بێنە خەت بەڵێ مام هەمەتاڵ بۆ ئەمڕۆ دوو گۆرانی ڕستنی زۆر خۆشم وتان ئامادە کردووە لەبەرەوەی لە میزە بەشداریم نەکردێ هیوادارم بە دڵتانە پێش ئەوەی مام هەمەتاڵ گۆرانیەکان بڵێم دەستخۆشی لە کاک بارزانی دەکەم بەڕاستی کە 4 گۆرانی وت دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی گۆرانەکان زۆر خۆش و کاک بارزان هەر بەردەوام بە لەسەر گۆرانەکان بەڕاستی مام هەمەتاڵ کاک بارزان لە گۆرانی هندی ستڵتی زۆر خۆشە مام زاری شارۆخانە گۆرانی ئاگا لێ بوو هندی و تورکی و فەرژینەکەم بەڵێ مام هەمەتاڵ بڵێ فەرموو اینجا با بچینە لای ڕەسەنایەتی باشە باش گۆرانی پاسان زیرەکە بەڵێ گەوهەرێ گیان گەوهەرێ سنگت عەوزی کەوسەرێ خۆشتر لە ئەوی زمزم حەزازی دەچناسەرێ خۆشتر لە ئەوی زمزم قوربان حەزازی دەچناسەرێ گەوهەرێ گیان گەوهەرێ سنگت عەوزی کەوسەرێ خۆشتر لە ئەوی زمزم قوربان حەزازی دەچناسەرێ خۆشتر لە ئەوی زمزم قوربان حەزازی دەچناسەرێ بەڵێ مام هەمەتاڵ هیوادارم ئەوتان بەدڵ بە لەگەر گۆرانسکی عەرەبیە ئەوە جارەکەی وتم ئەوش پەیوەندەکەم پچڕە بەڕاستی گۆرانی عەرەبیەکەی کوێیە؟ عەبدولحەلیمە جارەکەی وتم پەیوەندەکەم پچڕە بەڕاستی عەبدولحەلیم حافظ وتان بارە دەکەم بەڵێ فەرموو زۆر سپاس بحلم بيك أنا بحلم بيك وبأشواقي مستنيك بحلم بيك أنا بحلم بيك وبأشواقي مستنيك والما سألتيش ليا عنك كفاية عليا والما سألتيش ليا عنك كفاية عليا عشت ليالي هنية أنا بحلم بيك أنا بحلم بيك وبأشواقي واستنيك وما سألتيش ليا عنك عليا والما سألتيش ليا عنك كفاية عليا عشت ليالي هنية أنا بحلم بەڵێ ماڵم ئای ئافرم پەرژینەکەم ئەی ئافرم بەڕاستی گەوهەری حەسەن زیرەک و بەحلم بیکی عەبدولحەلیم بەڕاستی دوو گۆرانی زۆر عەجایبە دەست و چاو خۆش بێ تەمەن درێژ هیوادارم هەردوو گۆرانی تام دڵ بێ هیوادارم زۆر کاتش نەک پەیوەندی دوای خۆم نەکرد پێ دووبارە کاتێک شاد و خواتانەکە هەموو کاتێکە شاد و خۆحافیز بێ ئەخوە ئێ عمو محەممەد عمو محەممەد شلونك أحوالك صحتك؟ شي الدنيا خالو محمد شوني حال وأحوالك؟ والله ماشي في الأخوة بس جاي أي الأخوة بزيابية علم صالي سالان شواني بايزمان بدما تقيه وهاتو تشو ودراوسيتي وأنا بردسر وكا حفظ سايسين وقتي نوجا ضاري شون؟ دوز إيه وقتي نوجا ويجي باران وتجي إيه حاج وفرا باران باش باري بەڵێ وایە ئێشە تۆ خاڵە محەممەد و هەردار ناسووتێنی والله يا بس وما معنى يصير اتريم نقولي بارقي ما نكره وطن
زۆر پایدارتان هەیە؟ ئەی نازانی براڕۆ ئەی با ئەزانم هەڵم تۆ عیلاقی نەوتە چێت تۆ زۆپای دار بەکار نایەنی؟ تێنێربەرێ گوری بارگیر بارەکە تەواو ڕێباز وایە تنێن و نێن لای ئێمە ئەمە نییە ماما بەساما ئەسەرمای بیە کەیفی خۆیەتی کەیفی خۆیەتی با مامۆستا عومەر بۆ خۆی هەر هەڵ لەرزێ با بیخولێنە تۆ بۆ خۆی وەڵا ئەمە نەود نییە و ئەمە مەعاش نییە و ئەمە چی نییە و گۆرە بابە نەیگەرە ئەمە بۆ ئێمە چۆنەکرێ ماڵێکی وەڵا خاڵە محەممە ئەمە ناکرێ ئێمە قەفەل لەم هەموو شتە بخۆین بە قورئان گوێشی دەدەجێت یاوەڕێ لێوە دەبەوە گۆرە بابە نابێ ئەو نەگوێ بێ بە مۆزوعەکە مامۆستا عومەر با بۆ خۆی هەر هەڵڕەرزێ ئێمە نێڵە نێڵی داری پێوە ئەنین کە حەوەتاو گیان ئەم بەیانێک یاندارە خۆی 3 ساعت ڕۆژی بەو دەشتا 11 بە 11 وەڕۆ 3 دانە سەعات لە دەشتەکەی پیاسە کردووە ئەوەخوا تێنێربەرێ گوری بارگیر بە تێنێربێ گوری بارگیر وەڵا بابێ میگوێ بە هیچ ناین کۆرە داوەڵا چی هاو بە دەستمانەوە دروێنەیەکەین وەڵا مامۆستا عومەر بۆ چاشۆزەرۆ شەڕی بۆ کردی بەڵێ کی هەڕەشەمان لێکە مامۆستا عومەر هەڕەشەمان لێکە وەڵا خوان دەکەم واو چی ئەمە وەرە بابە وەڵا وەردانێ کۆرە ڕۆژێکیەت ئەو مامۆستا عومەرە تەکلیفمان لێکا پشتێ بنێ بۆ زۆپایداری ماڵی ئێوە بۆ پێڵ دەوێت بۆ ئەبابەی لێوێ بیخەنە نا ئاوەکەوە تەواو تەکبیرمان لێ کرد ئەیبین بۆ عەبابەی بیخنکێنێ خۆی خنکات تاوام ڕایەوە لە عەبابەی لێ پاڵێکی پێوە نێخێنە ناو ئاوەکەڵێن فیمان لا خاڵی گیان بەڕێنەوە بۆ ئێمە ناکرێت لێ بەخوێنێ خاڵە مەحەممەد چاو دڵ ماڕوون ئەڵێم شەوانی پاییزی ساڵان هەر هەموو خەریکی هاتو چۆ بوون کلاوێر ماڵەکەی کلاوێر لەسەر قەن و لەسەر کەڵەشێر و ئیتر لەسەر کاوڕ و لەسەر ئەوانە شەو خەومان نەبوو هەر خەریکی کلاوێن بوون ئەرە وەڵا بەخوا خەیاڵی چی و خەفەتی چی و هیچی عەربی جوان بە خەیاڵمان نەیە ئەحمەداو هەتانی یۆشەوەیکی درەنگ بۆ خۆتان پێکەنین ئەرە وەڵا تا 12 1 و 2 شەو ئەمادارێ ڕۆژە گەمان نێدایە لەسەر کەڵەشێر و قەل و ئەو شتانە ئەرە وەڵا بێتەوە ناخۆشکە ئەوەتان ژیان خاڵە مەحەممەد ژیان منیش ئەڵم کاکە با بگەڕێنەوە بۆ ئەو کلااوکلاوێن و ئەو دەمەتەقی و ئەو برا خەفەت هیچوان لێ خوارد هیچ هەر نەتانەزانی دنیات چ باسە لە باشە کاتێکی خۆش بە قوربان بابە یەکێکی تری سەرسرم خاڵە مەحەممەد ژیان خوا حەفیز بێ بە ڕێزی تەلاو ڕێزەیە بۆ کاربەندەکار گشتیانەخوا لە فرسە بێت جیاوازی سەرسرم خاڵە مەحەممەد ژیان ڕێباز پشین بە پیرە مەگرون وەڵای تر قازەکەش نزیک بۆ تۆ لەگەڵ نازەیە شەن و کەویشی بکەین بزانین نازەخان ئەڵەن بە بۆنی چابوونەوەتەوە قەرارە داوە قاز بکەی بەخێر تۆبە لەم بەرنامەیە بەحسی قاز و خواردن و هیچ شتێکی خۆش ناکەم چییە؟ لەم بەرنامەیە بەحسی قاز ناکەم قاز کاتی بەسەر تاوا پێپاڕی ئەوە نەبەرەوە پاییز دەچی نیجە کاتیەتەوە پێشێ من تا چیتر باسی قاز ناکەم تەواو باشە ڕۆشم کردێتەوە نازەخان بەخێر بێ سەرەتا سواوە و خۆشەویستیم بۆ تۆی بەڕێز بۆ کاکە ڕێبازی بەڕێز وەڵدام ئەو مۆنتێرەکە هەڵا نەبم بۆ کاکە جەزا دەستی دایکی محەممەد خۆشە بەڕاستی ماوەیەکی زۆرەکە بۆ وەرناگیرێەوە بۆ وەرگتم ئەمڕۆ خۆی پەیوەندی پێوەکردن دەستەکانی خۆش بێ خۆشحاڵم کە گوێمنەوە دایکە بەڕێزانە بۆ دایکی میران دایکی هەرزاوی کۆ دایکی هەرزاو چۆن دڵم دێ لە ئێوە تووڕەبم ئێوە دایکی بەڕێزی یەنن زۆر زۆر سڵام لێرەوە بۆ وەستا سەربەستی یازدی زوازامەگەناوەکەم هەڵا نەوتێم وەستا سەربەستە دەستی خۆش بێ بەڕاستی ئەو کاتە کە شارەکەی دابڕانی خوێندەوە تەندروستیم باش نەبوو لە ئاگا بووم هەر گوێم لێی کرد دەستەکانی خۆش بێ هەلێرەوە زۆر سپاسی و برا گەورەمەکەم ئەیوان تەمەندرێژیتانە هیوادارم هەمووتان تەمەندرێژن هەموو ئەو کەسانی کە پەیوەندیەکەن بەو ڕادە جوانەوە فەرمی کاکە هاتی هەر سێکتێ لە خزمەتتان نازەخان ئەڵێم پاییزی ساڵان هەر بە دراوسێتی و بە هاتوچۆ بە خزمایەتی و بەوانە شۆمان ئەبردە سەر
بۆ نەگەڕینەوە ئەو سەردەمی باو باپیرانمان کە بە دەمەتەقێ و بە قسەی خۆش و بە مەجلیسی گەرم و تا 11 و 12 شەو ئەوانە مەجلیس گەرمەکرا و خزمایەتی و هاتوچۆ و دراوسێتی هەبوو بۆ جارێککە نەگەڕینەوە بۆ ئەو مەجلیسە خۆشە. بەڕاستی کاکە هادی من زۆر خۆشحاڵم خی گەورە کە تەمەنی پێدام سپاس بۆ خی گەورەکەم پایزەشم بینیەوە بەڵام لای ئێمە بارانێکی زۆر خۆیداری سپاس بۆ خی گەورە دوێنێ نا پێرێ بووە بامەگە هەوا نەبوون پێرێ بوو باشە بەڵێ وا بوو پێرێ بوو لە سلێمانی ژەروا بوو بەڵێ لە هەموو شوێنەکان ماشەڵات پێیانێرم هەبێوا بوو لە هەموو شوێنەکانیمە خۆمان نامە بۆ یەگەنێرین دەنگی دارانەکە بۆ یەگەنێرین هەگادار بوون بەڵان تاقیبەی لە هەندێک شوێنان زۆر چەندوە پێکباری بوو لە کۆیە بۆ نمونە لەم شوێنانە کەم باری بوو لەبەرەوەی من هاوڕێ خزمیشم نەوەیە لە هەولێر و ئەمانە بەڵام کاکە هادی ئێمە توانین وەک ساڵان بین ئەتوانین وەک ساڵان بگەڕێنەوە بۆ کاتە خۆشەکانی ئەو کاتانەی کە باپیرانمان کە داپیرەکانمان کە دایک و باوکمان کاسپیان کردو بۆ نمونە چۆنەڵی فەلاحەتیان کردووە ڕاستە لە هاوینان ڕەنجیان ناوە بۆی لە سەرمایە بیخۆن لە سەرمایە بیخۆن بەڵام کاکە هاتی باوکمە جێرێتەوە مخۆم ئەو شتانم زۆر بیر نایە ئەوەی ڕاستی بێ باوکمە جێرێتەوە ئەڵێ لە کاتی پاییزا ئێمە هیچ کاتی خەمخەفەتمان نەبوو بەس ئەومان بیر بوو ینی جاریوا بۆ کەسێک چۆ بۆ لای هاوڕێک بە هەفتە ماوەتەوە ئایا ئێتاوە ماوە کاکە هادی چۆن بیجێرنەوە بۆ کاتی بۆم هەرگیز ناتوانین لەبەر ئەوەی یعنی تۆڕە کۆمەڵایەتی هاتوتە ناومان ئێمە تەنانەت خێزانەکان ئێستا من بانمونە لە ماوە خۆمان بینەوە کاتێک کە نانمان خوارەوە لە کۆبینە لە سەفرە باشە یان میوانێک ماوەی بەڵام گەنجەکان بەداخەوە گوێ بە میوان هەر نادەن هەر کەسە لە ژووری خۆی خەریکی تۆڕی کۆمەڵایەتی و کۆمەڵێک وەڵی ئینشەڵا ستودێکیشی هەبێ بۆ کۆمەڵگای ئێمە زۆر کەس ستودی لێ بینێ بەڵام زۆر کەس زەرەکی پێگە ناتوانین کاکە هادی زمانی خۆی کاتێک کە پاییز هاتووە خەڵکەکە هەمووی یعنی دانیشتووە هەمووی سەردانی من نەوەتەکانم بیرە کاکە هاتی ئێمە باوکمان لە ئەسکەری بووە دامەگە هەڵە نەبن مناو بوون ئێمە یعنی شەوانە دراوسێکانمان خزم و کەس خاڵەوە ینی هەمووی تێکەڵە بووین بەڕاستی کاتێکی زۆر خۆشیان بەسەرە برد بەڵام ئێستا کاکە هادی چەند کەسێک کە کۆ بنەوە ئێستا ئێمە ماشەڵڵا یان لەو پایزایەوە سێ بۆ 4 ڕۆژە میوانە زۆرە سپاس بەخوا ماڵش بە میوانەوە زۆر خۆشە بەڵام کاکاتی هەتا ئێوارە ئێمە بڵین و نەڵێن ناتوانین کاتەکان گێرینەوە بۆم سەردەمەی کە زوو ینی کەسەکان باشە نازەخان 100% پێشینەی ئێمە ڕاستتر بوون لە ئێمە بە دنیایەوە بە دنیایەوە زۆر سەرکەوتووتر بوون زۆر یانی ئێستا ئێمە سیرکە کاتێک گوێ لە کەسێکی وەک دایکی محەممەد دایکی هەرزاڵ دایکی میران دایکی ڕیان ئەم دایکە بە ڕێزانە گرین دادەڕووناکی ئازیزیش بیرم نەچێ هەموو ئەو دایکانە گوڵن دایکی شێوە ئەمانەش ماشەڵە دەنیان نییە بەڕاستی ئەم دایکە خۆشەویستانی کە ئێستا وەڵا کاکە هادیەوە گرەی لە هێرۆ کە هێرە لەوە قازی بێ من قازم نییە نازانم ئاگاداری لێ قازی یاننا دای نازەخان هەواڵێکمان بۆ پرسە و ماڵەکە و ئاوا بێ خواحافیز بێ زۆر ڕێدەزێ بۆ هەر هەمووتان پاسانەکەم سەرچاو ئەی گویا گویا تو بەجێداری گیان باڵەبانە چێکە ئاڵا لەو باڵەبانە
وەسای وەسایان ڕیشپی بەرنامەکەمان وەسای ئیسماعیل گیان وەسای ئیسماعیل شوونی خاڵە حەمەجیان خاڵە وەستا گیان یاخوا بەخێر بێ ئەو ڕیشە سپێ و ماچەکەم کاکەجان ڕێکڵاوم بۆ تۆ بۆ هەموو هونەرمەندان و ڕێز و احترامم بۆ هەموو جۆگران و بەڕێزان و هاوڕێیان ئێمەش وەک دەستگای میدیایی گەڕیان ئەو ڕیشە سپێ و ماچەکەین قوربانی تۆ مسمارتانەکەم وەڵای کاکە نەخێپەندی پیرەمەد و ئاوا دوو کوتە شعری خۆم هەیە زۆر کورت و کە منجا لە کوێ شاگەری زۆر بوو بیبڕن وەرە وەستا گیانەوە خەینە سەر سەرمان فەرموو باشاکە سەر کاکەجیان پیرەمەدی نەمەر بە ڕەحمەت بێ ئەڵێ خوێندن ئێستاکەش هەر کاری بەربایە لەوەتەی هەیە کورد ناکەبایە جوانە نەزان ناتەبا خۆکوژ و خۆخۆر قەت نابن بە هیچ خەڵمی زۆر و بۆر جوانە کاکەجان کاکە گیان ئەڵێ خوێندن نیشتیمان تەواو بێتە ناو خوێندەواریە ئامانکا بە پیاو بەڵێ وایە پیرەمێد ئێستا شایی ڕەشمەڵک چاکتەیە لەلای لە کەوری دەڵک جوانە تا ئەمرم قەومم قەدرم نازانن ئەمری خۆمدا نێ بە سوو گەڕوانن جوانە زینهار لە تکا مەچۆ بۆ تکا کە شەوتێت تکا ئابڕوت تکا بەڵێ تەواوە پاڕێتەوە گیانم بە فیدای ئەو ئاینەیە لەو پەڕی دنیاش وەک ئاوێنەیە جوانە محەڕەم ماتەم سەفەر بەدناوە هەر ڕەمەزانە سەفەر بە داوایە هەر ڕەمەزانە جێژنی لە دوایە شەوکا درێژ بوو ناڵەی بۆ ناڵەی خەمگین زستان شتەمما بێدڵدار وشین کاکە جان کاکە گیان بێدەسەڵات بی هەڵدێنە سەرت ئەگەر لێ ترسان ئەمرن لە بەرد ئەکەوێ شەڕت پێ نەفرۆشن ئامادەی شەڕ بە لە ڕاستی دوشمن جوانە کاکە جانەجا ئەم شعرم لەسەر پیاوی بغرایە باشە دوێنێ چۆن بوو ئەمڕۆ چۆنە جوانە ئێستا چۆن ئەژیر ناوسک بۆگەن و کەفی زلزل بێ بۆ بەرامبەرت ئازاری دڵ بێ هەژار چۆن ئەژی ژەمژەم پێم بڵێ ئادەی تۆ زۆرت هەیە و هەر وەک یەکانە پەلامارە دەی منیش پێت ئەڵێم ناوسک منیش پێت ئەڵێم ئاوڕێک بەرەوە لە ڕابردووی خۆت باوکی هەژارت ژەمژەم و دەمدەم پای ئەکرد بۆت کە پووشێدانی دیارە با ئەیبا گەرێکیش عیب نەبێ بە پارەی بفەرکڕێ دیارە ئاوەی با جوانە ئێستا بۆ گۆڕای خوا پێ ناخۆشە کەوا بغرابی ڕۆژێکیش ئەبێ کەوا ڕسوابی بەڵێ وایە بە حەقیقەت تا ڕۆژێکی ژەبێ کەوا ڕسوابێ کاکەجیان ئەمەش بۆ پێشمەرگەیە و کاتی خۆی بۆ کەرکووکم جۆجاری کە بڵاوم کردێتەوە کاکە حەمە قوربان هەر شتێ بۆ پێشمەرگە بێ خێنە سەر سەرمان زمانی زوو بەڵێ قوربان ئەڵێ کاکی پێشمەرگە کۆرپە جوانەکەی خۆت لەبیر ئەەکەی کۆرپەی نیشتیمان بە خوێن ژیر ئەەکەی چوویتە ناو سەنگەر وەک پارێزەرێ بیرەکەیتەوە وەک بەپری کوێستان وەک بەپری قەنبیر هاوینیش نابڕیتەوە چوویتە ناو سەنگەر لە بەردەم هێرشی دوشمن ناکشەیتەوە وەک خێری پرد و مزگەوت قەت نابڕیتەوە کاکی پێشمەرگە وەک خوێنی شەهید سرباوە دوێنی بۆیە بە وەرەی بەرزت دوشمنە شتێنی
دوشمنان ویستیان کەرکووک بێ ناسکەن دوایش بە کرێگیراوان بۆ ئەوێ گاسکەن دوشمن حەقێکی نازانێ کەرکووک خاوەنی مەرگە بۆیە تا ئێستا شەناسە سەردا ئیتر خۆشیتان کاکە حەمەد سەرسەرم وەسا ئیسماعیل گیان خوا حافیزە بێ خۆ دەست و چاو خۆش بێ کۆتا پەیوەندیە چینە کاکە ڕەند کاک شێخ ڕەند کۆتا پەیوەندیە چین لای کاک شێخ ڕەند کاکە شێخ ڕەند چۆنی قوربان ئەحواڵی جەنابە ڕۆحی ڕەندە گیان تۆ لە چی سیحەتت چۆنە تۆ چۆنی باش مامەی گیان ئەحواڵە باشە شکر ڕەندە گیان تۆ باشی شکر زۆر زۆر مەمنونتم سڵاوڕێزم بۆ تۆ دەستخۆشی لە مامەڕە بازیانێ من شانازی پێواکەم و دەستخۆشی لە بەرنامە جوانەکەی تۆشەکەمە ڕاستی ماندوو بوون کاکە ڕەندە گیان هیچ شعرێکە بۆ ئامادە کردوین گیان هیچ شعرێکە بۆ ئامادە کردوین بەسە چاوم بەڵێ فەرموو ماش پێش شتێکەم بە هەژین خان ئەو جارە داوای لێکرد دڵشکێ ڕاستی بەڵێ مامە ڕێبازش ئەگەری کۆیەک و مۆت کاک شێخ ڕەند کاک ڕەند بەڵێ بەڵێ مامە حەمەد ئەدەی برا فەرموو ئەڵێ من وا دەکەمەوە واو جوێنی دڵم و ژیانم تۆ زۆرە ئەیەمینی ڕۆح و گیانم پیدای دووچاوی عزیزان و خۆشەویستان بەم جۆراتی لە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامی داهاتوو بەخوای گەورەتان ئەسپێرین خوا حافیزان بێ